باهۆی بارانی باخوڕ و دروستبوونی لافاوەوە شەوی ڕابردوو لە سنووری گوندی حەساری گەورەی سەر بە ناحەی پردێ لە پارێزگای کەرکووک دوو منداڵ خنکان و تەرمەکانیان بێسەر و شوێن بوون. ئەو دوو منداڵە کە یەکێکیان تەمەنی 1 مانگە و ئەوی دیکەیان تەمەنی ساڵێک و 6 مانگە منداڵی خێزانێکی عەرەبن و پاسەوانی حەوزی ماسی بوون. وەک باوکی منداڵەکان باسی دەکات لافاوەکە ئەوەندە کوتوپڕ و بەهێز بووە نەیانتوانیوە منداڵەکان دەربکەن. صارت فجأة صارت لە ناکاو بوو، لە ناکاو ڕوویدا. بەشێک لە خێزانەکە لەگەڵ من بوون، بەشێکیشیان لە ژوورێکی دیکەدا بوون. دەنگێکی بەرز هات، نازانم وایر بوو چی بوو، کەوتە سەر ماڵەکەمان. سەقفی ماڵەکە چینکۆ بوو. هەستاین بۆ ئەوەی ڕابکەین ئاوەکە و ڕوژمی بۆ هێناین. من نزیکەی 10 خولەک بەر لە ڕووداوەکە نوێژی ئێوارەم کرد. بە ئۆتۆمبیلەکەی خۆم چووم بۆ نوێش. ئەو کاتە هیچ لافاوێک لە ئارادا نەبوو، تەنها بارانێکی کەم دەباری. منداڵەکان یەکێکیان لە لای دایکی بوو، ئەوی دیکەش لای خوشکەکەی بوو. کاتێک ئاوەکە زۆر بوو ویستمان بیکەینە دەرەوە بۆ ئەو دۆڵەی لێمان نزیک بوو، بەڵام زۆر بەهێز بوو تا سەر سنگم دەهات. من کەوتم و ئەوانیش کەوتن. لە کاتی دروستبوونی لافاوەکە خەڵکی گوندی حەساری گەورە لەگەڵ پۆلیس و تیمی بەرگری شارستانی چوون بەدەم ئەو خێزانەوە پاش ڕزگارکردنی سەرجەم ئەندامانی خێزانەکە لە مەترسی. تەرمی دوو منداڵەکەشیان دۆزیەوە و هەر لە گۆڕستانی گوندەکە بە خاک سپێردران. ماڵە عەرەبەوە ئێمە دیارە ئاشنایەتیمان لەگەڵانە هەیە لەگە هەندێک ئامۆزاکانم. ئیتر کە هاتینە خوارەوە بڵین هەریق و حاڵەتی تەواریگشتی لێوە بوو، قایشورتە کۆمەڵی خەڵکی ناردبوو، هیچ کەسێک نەیتوانی بچێتە سەر مۆقعەکە. ئێمە هەڵساین بە ترێکتەرێکی گەورە 3 شۆفۆر 4 شۆفۆرەکان هەرچێکی لەناو قوڕەکە چەقین لەوێ. ئیتر بە حکمی ترێکتەرەکە توانیمان دەبڵەکسەر بوو چوونە مۆقعەکە لێوێ. ئەو ماڵە 12 نەفەر 14 نەفەر بوون، دوانیان ئاو بردی، 12مان ڕزگار کرد لێوێ هاوردیانمانەوە. ئەو جەنازەیە کە ئەوانمان هاورد بە سیارەکە ڕایانمان کێشە هاوردیان مۆقعەکەی شوێنێکی باش دووبارە گەڕاینەوە بۆ جەنازەکان لە خانۆکەوەیشیان 100 مەتر دوورۆکەوت بۆشیانش 20 مەتر لەبن ئاو لیمۆوانە بوو دەرمان کرد لێوانە. کاتژمێر 8 بوو، ئێمە لەسەر جادە سەرقاڵیەوە بووین، یاردەی خەڵکمانە کرد لافاوەکە لە جادایدا بوو. لێرە سیارێ زۆر عاتڵ بوو، عایلە و شتیان پێ بوو لەناو ئاوەکە گیر بوون. ترێخبار هادووتیان کاکە ئەمانە خەڵک یاردەیانەکە ئێوە بستنە خوارەوە، ئەو ماڵە لافاولیانیدا و دوو مناڵیان خنکا و ئەوانەی دیکەش گیر بوونە، یاردەی ئەوانکەن. ئەتر ئێمەش لەگەڵ موختاری دیا و 2 شۆفڵ و 2 ترێکتەر و جەماعەت کۆمەڵێک گەنج بە سیارەی خۆمان و چوینە خوارەوە. لەوێ شۆفڵەکانمان چەقین، ترێکتەرەکان باش بوو، ترێکتەرەکان دەرچوون بەهانایانەوە چوون. ئەوانەی کە گیر بوون 8 نەفەر بوون، 10 نەفەر بوون، چەندێ بوو ئەوانە دەرکران، بەڵام دوو مناڵەکە خنکا بوون ئەو کاتەی ئێمە ڕۆشتین. دوای 2 ساڵ لە وشکە ساڵی و بێبارانی ئەم ساڵ لە وەرزی پاییزدا چەند ڕۆژێکە شەپۆلێکی بارانی بەخوڕ ڕووی لە ناوچەکانی هەرێمی کوردستان و باکووری عێراق کردووە. بەو هۆیەشەوە ئاستی ئاو بەرز بۆتەوە و یەکەم قوربانی لافاویش لە عێراق بەم دوو منداڵە تۆمار کرا. چیان وری کەناڵی پەیام، کەرکووک.